بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە پرسی ناڕەزایەتیەکان و ئایندی دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان دەکەین و قسە لە سەرخەباتی مامۆستا و فەرمانبەران دەکەین لە ماوەی ڕابردوودا هەروە هەڵوێستی کۆمەڵی دادگەری و سەرۆکی کۆمەڵی دادگەری سەبارەت بە مانگرتووان و مامەڵی دەسەڵات و وەڵامی دەسەڵات لەگەڵ داواکاری خۆپیشاندەران هەروە ئایندەی دۆخی سیاسی ئابووری هەرێمی کوردستانش قسەی لەسەر دەکەین پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی سەرکردایەتی و پەرلەمانتاری پێشووی عێراق قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێربێن، سوپاسیان زۆر سوپاس. مامۆستاکە سەرەتا لە خەباتی مانگرتووان و مامۆستایان و فەرمانبەران و کاسبکاران دەست پێ بکەین کە لە ماوەی ڕابردوودا خەباتێکی مەدەنیان نوان و دواتر لەسەر داوای خەڵخەڵیان پەسەند. ئێوە چۆن لەم خەباتە دەڕوانن؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ تۆ کاک حەکیم، سوپاس بۆ پەیام کە بە درێژایی ئەو چەند ڕۆژە بەردەوام نوێنەرتان لەوێ حزوری هەبوو ئەو چالاکیە مەدەنیەی ئەگوێزایەوە چە ژێر خێمەکە و مانگرتوانی بەڕێز و خۆشەویست و چە ئەو خۆپیشاندانەی کە بۆ یەکەم جار باستیلیان تێپەڕان تەبەن دێگەڵە لەوە پێش کەس نەیەتوانی تێپەڕێنێ بوو بە باستیل لە خەڵک و هاوڵاتی، بەڵام مامۆستایان و فەرمانبەران و چالاگوانان توانیان باستیل تێپەڕێن و بڕۆنە ئەو دیوی دێگەڵە. خوازیارم جارێکیکە پێویست نەکا بەوەی باسیل هەر لە هەولێر خۆپیشاندان و ناڕەزایەتی دروست بێ پارتی لەو مەسیجە تێبگات کە ناتوانێت تا کۆتایی سەرکوتی خۆپیشاندەر و مامۆستا و فەرمانبەر بکە. بۆیە یەکێک لەو مافە سەرەتایانەی ئینسانەوەیە کە ناڕزایی دەربڕێ، ناڕزاییش لە ڕێگەی خۆپیشاندان و مەسیرەی جەماوەری و ئەوانەوە بێ. سەبارەت بەوەی ئەم مانگرتنە کاریگەری سەرەتا ئەگەر سەیری واقعەکە بکەین، واقعی پێش مانگرتنی ئەو سیانزە بەڕێز و خۆشەویستە توانیان بە برسیکردنی خۆیان جارێکی تر ئۆپۆسیۆن بوون لە دۆخێکی ترا، لە دۆخی حیزبەوە گوێزایانەوە بۆ دۆخی مامۆستا و فەرمانبەر و خەڵکی ناڕازی. بۆیە من ئەتوانم بڵێم چەقبەستویەکیان شکان کە هەموو هێزە ئۆپۆزیسیۆنەکان نایانەتوانی و هەندێکیان هەر ئیدعایان هەیە. ئەوانی دیکەش بە شێوەیەک لە شێوەکان مەسئلەی مانگرتن و خۆپیشاندان و ئەوانە بە حەل نازانن، یاخود قەناعەتیان وابوو لێکەوتەی خراپی لێ ئەکەوێتەوە. چونکە ئەگەر هێزێکی سیاسی بە قەناعەتی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بڕاتە ناو خۆپیشاندانەوە و ببێتە هۆی بەیەکدادان، ڕەنگە دوجار کۆمەڵێک دەرهاوێشتەی خراپی لێ بکەوێتەوە. بۆیە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی و لەگەڵ ئەو سیانزە تێکۆشەرە مەردەی کە توانیان بۆ ماوەی 14-15 ڕۆژ مان لە خواردن بگرن، توانیان ڕۆحێک بەبەری معارزە بووندا بکەنەوە و هەندێک وتار و بانگەشە و مزایەدایەتی بێناوەرۆک و بۆش دەربخەن. بۆیە من قەناعەتم وایە ئەمە دیسان بووەتە سەرەتایەکی تازە بۆ ئەترازاتی مەدەنی کە لە ساڵی 90 ئەم تەجروبەماندی، بەڵام ئەو کاتە دژی ڕژێمی پێشوو ڕژێمی باز بوو، بەڵام ئەم جاریان دژی دەسەڵاتی خۆسەپێنی کوردی کە ئەو دوو پارتە دەسەڵاتدارە لێی بەرپرسیارن لە هەردوو زۆنی زەرد و زۆنی سەوز. بۆیە بە درێژایی ئەو ماوە کە ئەو بەڕێزانە لە نێو ئەو خێمە سارد و سڕا کە قەناعەتم وابوو کەم کەس جورئەتی ئەوە کە بتوانێت هەڵوێستی وا بنوێنێ. ڕەنگە خەڵک لە دەرەوە باسی لەوە کردبێ ئەمانە نەیانتوانی وێش بکەن، بەڵام ئەوەی کە لە خۆی ڕائبینەوەی کە خۆی بە مەرد دەزانێ با بڕوا لەو خێمان نەک بە بێ خواردن هەر تەنها شەوێک بمێنێتەوە. بۆیە ئەوانە من چوومە لایەن زیاد لە جارێک و لە یەکەم لەحزەی خۆپیشاندانەکەیان کە خۆم بە قەرزارباری ئەوانە زانی بەشداریم کرد کە جاری یەکەم بەداخەوە کە ڕێپێوانەکە دەستی پێکرد. ئەتوانم بڵێم 55 کەناڵی لێبوو، ژمارەیەکی کەم هەر ئەگەیشتینە 40 تا 50 کەس بەو مانگرتنە بەڕێزانەوە، بەڵام توانیان
شار بخرۆشێنن، توانیان ڕێپێوانێک لە دەرەوەی پارێزگا بەڕێ بکەن بۆ بەرەو سنووری هەولێر، توانیان دوکان و بازارەکان بوەستێنن. بۆیە جگەلەوەی دەستخۆشیمان هەیە بۆ خەباتە مەدەنیە تازە، بەڕاستی بوونە سەرقافڵە و سەرمەشقی خۆپشاندان و نەڕازایەتی وەوە مەسیجێکی جوانیاندا بە دەسەڵات. دەسەڵات ئەگەر بتانی بە شێوەیەک لە شێوەکان هێزە ئۆپۆزیسیۆنەکان ڕام بکەی یا گرفتیان بۆ دروست بکەی یا بە ناوی ئیجازە ئەوانەوە نێڵی خۆپشاندان بکەن، ئەوە کۆمەڵی خەڵکی مرد و جوامێر و بە جورئەت و ئازا هەن هەموو شێوازەکانی خەباتی مەدەنی ئەگەر نەبەر کە یەکێک لەوانەمان گرتن بوو لە خۆراک و پێم وایە سبەینێ ئەو بەڕێزانە ئەگەڕێنەوە هەندێکیان تا ئێستاژە لە ژێر چاودێری پزیشکان سبەینێ ئەگەڕێنەوە ناو کەس و کار و خانەوادەیان. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا. سەبارەت بە هەڵوێستی کۆمەڵ بەڕێزدانامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریشی هەڵوێستەکە چۆن بووە سەراستی سەرۆکی کۆمەڵی دادگەریش دوو پەیام هەبوو، پەیامێکیان پەیامی پشتیوانی بوو و پێیوا بوو کە داواکانیان ڕەوایە. پەیامی دومیش ئاراستەی پارتی بوو لەوەی کە ڕێگری کرد، ڕخنەی لەوە هەبوو کە دەبوو پارتی ڕێگری نەکردبایە و پێشوازی لە مامۆسایان کردبایە ئەو ڕۆژێک کە ڕۆشتن بۆ هەولێر. سەرنجی بەڕێز لە سەر دوو پەیامە دوای قسە سەر وەڵامی پارتیش دەکەین. بەڵێ سەبارەت بەوەی کەوا کۆمەڵ پشگیری لە خۆپشاندەران و مارگرتوان و مەسن دەستگا ڕاگەیاندنەکانی خستوەتە خزمەتی ئەو چالاکە مەدەنیە هەر ئەوە چاوەڕێیەکرێت لە کۆمەڵی دادگەری کە مووقفی هەبێ، هەڵوێستی هەبێ، بەشدار بێ، هاوکار بێ و ئەتوانین بڵین کادیرەکانی بەشدار بوون. ڕاستە تەوجیهی مباشر نەبووە بۆ کادیرەکانی، بەڵام کەس بە کادیری کۆمەڵی نەوتووە هیچ ڕێخستنێک یا هیچ تەوجیهاتێک نهاتووە کە چی بکەن. کادیرەکانی کۆمەڵ خۆیان بۆ خۆیان ئەزانن کە ئەوە ئەرکیانە و پێویستە هەڵوێستیان هەبێ و لە ناو خۆپشاندانەکانە بن و مامۆستامان لێگیرا، یەکێک لە مامۆستایان مامۆستا نەوزادی بەڕێز لە هەولێر دەست بەسەر کرا بۆ ماوەیەکی دیاری کراو و بەیاننامەی جەنابی سەرۆکی کۆمەڵ زۆر بە ئاشکرا و زۆر ڕاشکاوانە پشگیری لە خۆپشاندەران و پشگیری لە مانگرتوان کرد کە ئەمە مەفروزە هەموو هێزێکی سیاسی کە چ لە بەرەی ئۆپۆزیسیۆن بێ یا لە بەرەی دەسەڵات بێ ئەمە چالاکیێکی مەدەنیە پێویستە پشگیری لێ بکات. سەبارەت بەوەی بە ئەو پەیامەی جەنابی مامۆستا ئەمەوێ هەڵوێستێکی لەسەر بکەم. ئەگەر سەیری وتارەکانی مامۆستا بکەیت، سەیری پەیامەکانی مامۆستا بکەیت، مامۆستا هەمیشە دیدێکی هەیە، ئەو دیدە ئیسلامیانەیە کە سەیری هەموو بابەتەکانی پێکا. مامۆستا قەناعەتێکی ڕاسیخ و جێگیری هەیە کە بەوەی گەڕانەوە بۆ بەرنامەی ئیسلام و بەکارهێنانی دروشمە ئیسلامیەکان، بەکارهێنانی ئامۆژگاریە ئیسلامیەکان چارەسەری هەموو بابەتەکانەکە. بۆیە لە پەیامەکە ئەگەر سیر بکەی کە ئاراستەی پارتیەکە ئەفەرمێ ئەو حەدیسە ئیشارەت بە بەشێکی کورد لە ئەو حەدیسەکە کە ئەدین و ئەنەسیحەت و دین کۆکراوەتەوە چۆن لە حەدیثێکیکە هەمانە الحەج و عەرەفە، ئەو حەدیسەیش باسەکە ئەدین و ئەنەسیحەت و دین و پەیامی پێغەمبەر و هەموو پێغەمبەران بریتیە لە نەسیحەت و ئامۆژگاری. جا بۆکێ بۆ هەموو بابەتەکان لە ناویانە بۆ عامەت المسلمین، بۆ خەڵکانێک و بۆ دەسەڵاتداران کە مامۆستا خیتابێکی دینی زۆر متەزین کە خۆی بە دڵسۆزی میلەت دەزانێ و مامۆستا ڕۆژێک لە ڕۆژان قەنەعەتم وان نییە حقدی بەرامبەر بە کەسێکە بێ، بۆیە هەمیشە لە هەموو دانیشتەکانیان یعنی ئەوەی من هەستم پێکرد بێ لەگەڵ هەر کەسێکدا بنیشە مامۆستا. یەکێک لە پەیامەکان کە ئەگەیەنێ باسی دین و دینداری بۆکە، باسی ئەوەی بۆکە کە ئاکار و ئادابی ئیسلامی بەکاربێنن، بۆیە بەواجبی خۆی ئەزانێ کە دین وەکو نەسیحەت بە خەڵک بڵێ. جا ئەمە بۆ تاک بیڵێ و بۆ ئەندامانی حیزبەکەی خۆی بیڵێ کە ئێمە لە کۆبوونەوەکانی سەرکردایەتی هەمشە مامۆستا کە وتاری دەستپێک پێشکەشەکە یەکەم بابەتی نەسیحەتکردنی ئێمەی ئەندامانی قیادەی حیزبە و لە وتارەکانی شاگەر ملاحەزە بکەی هەمیشە ئامۆژگاری بۆ خەڵگەیە، لە کتێبەکانی هەمیشە ئاماژە بەمەکە کە ساڵح بوون و بەرەو کامل بوون لە ڕێگەی دینەوەیە. بۆیە بەڕاستی
ئەو پەیامێکە بۆ خەڵکێکی دیندار. بەڵام کاتێکەوە برادەرانی پارتی لە ژێر ناوێکی تراکە کە هەمیشە ئەمەیان هەیە، پارتی سێ جۆر ڕەدی وتاری هەیە، هەندێکیان ڕاستەوخۆ ڕەدەداتەوە بە ناوی مؤسسەیەک لە مؤسسەکان وەکو ئەوەی حیات عەلاویان ڕەداوەتەوە، با بڵێن مؤسسەی دەستگای بارزانی ڕەدی داوەتەوە، هەندێک جار بە ناوی دەستگایەکی ڕۆشنبیریوە وەڵامەداتەوە، هەندێک جار تەبان کەس بە قەو پارتی پەیجی سێبەری نییە، ئیتر پەیجی سێبەرە کاتە گیانی ئەو خەڵکە. بەڕاستی پارتی بەو ڕەدەی کە مامەسا پەیامێکی دڵسۆزانەی داوە خۆی لەو ئاستا نابینێت کە کەسێکە بێ دڵسۆز بێ بۆی، چکە پارتی هەموو هەرێمی کوردستانی کردووەتە لایەک و خۆشی بە تەنها کردووەتە لایەکەوە هەموو هەرێم بە هەموو هێزە سیاسیەکانەوە بە هەموو خەڵکۆ بە هەموو فەرمانبەرانەوە وەکو دوژمنێک سیرەکە فەرمو سیرکە چی کردووە لە فەرمانبەران، چی کردووە لە مامۆستایان، چی کردووە لە کاسبکاران، چی کردووە لە ڕۆژنامە نووسان کە حەکیم ڕۆژنامە نووسان تا ئێسش لە زیندانەکانی پارتیان، ڕۆژنامە نووس تیرۆر کراوە لە منطقەی زۆنی پارتیە، لە زۆنی یەکێتیە بە هەمان شێوە. بۆیە وتارەکەی مامەسایە پەیامەکەی مامەسا لەژێر ئەو دروشمایە کە دین نەسیحەتە، بەڵام بەداخەوە برادرانی پارتی کە نەسیحەت وەرناگرن ئەوە کەوتووەتە ئەستۆی خۆیان و ئەوە یەکەم جاریشیان نییە، یعنی هیچ دڵسۆزێک نییە لە ناوەوەی هەرێم و لە دەرەوەی هەرێم کورد زەبان بێ، عەرەب زەبان بێ، هەر کەس بوو بێ ئامۆژگاری برادرانی پارتی دموکراتی کوردستانی کردووە، بەڵام من نەمبیستووە و بەرگوێم نەکەوتووە پارتی ئامۆژگاری هیچ کەس وەرگرن لە ماگۆرکەوە کە لە مەسەلەی ڕێفراندۆمە هاتە سەرخەت و لە مەسەلەی نەوتەوە کە هاتە سەرخەت و لە مەسەلەی ڕێفراندۆمە ئێرانیەکان هاتنە سەرخەت. عەمار حەکیم کاتی خۆی بە ئێمەی وت بە قیادەی پارتی وت پارتی ڕۆژێک لە ڕۆژان من قەناعەتم وایە بە ئامۆژگاری نایەتە سەرخەت. بۆیە بەتەمان نەبین ئەو بابەتە، بەڵام دیسان نەگەڕێمەوە سەرەوەی مامۆسا ئەرکی ئاینیەتی کە هەمیشە نەسیحەتی هێزە سیاسیەکان بکە، نەسیحەتی خەڵک و جەماوەر بکە، نەسیحەتی ئەندامانی خۆی بکە، چونکە فعلەن دین نەسیحەتەکە حەکیم. باشە بەسەر نووسین بڵین سەرچاوێکی ڕۆژنامەوانی کە وەڵامی سەرۆکی کۆمەڵگاتگەری داوەتەوە دەڵێ دەبووە ئینسافەوە بدوێت و چاک دەزانی پارتی چی بۆ کوردستان کردووە. ئێوە وەکو کۆمەڵگاتگەری ئینسافتان هەیە لەوەی کە پارتی چی بۆ خەڵکی کوردستان کردووە؟ ڕەنگە پارتی ئەمانەی کردووە بۆ خەڵکی کوردستان با گوێیان لێم بێ، پارتی شەڕی براکوژی کردووە، پارتی شەڕی کوردکوژی کردووە لە پارچەکانی دیکە، پارتی کوردەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای ڕادەست کردوەوە بە ڕژێمەکانی خۆیان، پارتی بووەتە هۆی لە دەستدانی تەمان کە پارتیەڵێن بە شەراکەتی یەکێتی، پارتی بووەتە هۆی لە دەستدانی لە سا پەنجاوێکی خاکی هەرێمی کوردستان، ئەوە حەزەکەم ئەویان بیر بخەمەوە، پارتی پەرلەمانێکمان هەبوو کە بە سەدان هەزار شەهیدی بۆ درابوو، پارتی خستە ژێر لولەی دەبابەی بەعسەوە، پارتی کە شەڕی براکوژی کرد هات لە زۆنەکەی خۆیان ئەو ماڵانەی کەوا لە هێزێکی سیاسی تر بوون ماڵە ئاوارەکانی خۆی لە شارێکی ترەوە دەرکردبوو کە بە پێچەوانەی شۆیەکێتی ئەوەی کرد بە زۆرەملەیە کە ئەوە لە دنیا نەبووە، پارتی ڕۆژنامەنووسی لە زیندان کردووە، پارتی خەڵکی ئاوارە کردووە، پارتی سەرچاوە و داهاتی ئەم وڵاتەی تەفروتونا کردووە، پارتی ئەوەی لە سەر زەوی بووە بەوە نەوەساوە، پارتی ژێرزەویشی دەرهێنا و هەڕاستفرۆشی کردووە، پارتی با بڵێن زیندانەکانی پڕ کردووە لە خەڵکی ئازادی خواست، پارتی ئیعلامی ناشرین کرد، پارتی دەسەڵاتی ناشرین کرد، پارتی ئۆپۆزیسیۆنی ناشرین کرد، پارتی هیچ جوانیەک لە ناو کوردستانە نەماوە ناشرینی نەکا. ئەوە ئەگەر جوانی شایەتیان نەکردەوە بڵێن، ینی کاک حەکیم ئەگەر من شارەزانیم حەزەکەم جوانیەک لە بواری حکومڕانی بێ، لە بواری حکومڕانی پەرلەمان و حکوومەت بێ، بواری مامەڵەکە زۆر داهات لە ماوەی 33 ساڵی حکومتداری پارتی و یەکێتی کە پارتی بە دەرەجەی ئەساسی مەسئولە لێی، چکە سەرۆکی حکومەت هەمیشە لەو بووە، تەنها فترەیەکی کەم نەبێت دکتۆر بەرهەم بووە، لەو ماوەیە پارتی بایی 40 ملیارد دلار نەوتی فرۆشتووە، ئێستا 34 ملیارد دلار قەرزارین.
پارتی کە سەرۆکی حکوومەت بووە تا ئێستا نزیکەی 56 موچەی فەرمانبەران بە نەدراوی و لێبڕاوی و کەموکوڕی وەدراوە. پارتی زەریبەی لە بڕێکی زۆر کەمەوە گەیاندە ئەو پەڕی ئاستی بارگرانکردنی خەڵک. پارتی لە ماوەی ئەم 33 ساڵەی حکوومەتە ئەو پارەی هاتووەتە دەستی. ئەگەر پارتی و شەریکەکەی یەکێتی نەبوونا ئەوە کوردستان ئێستا وەکو دوبەی ئەبوو یا لە دوبەی خۆشتر ئەبوو. بۆ پارتی ڕێزی بۆ موەسساتی دەستوری هێشتووە. پارتی لەسەر زمانی بەرپرسە یەکەمەکانی ئاعتراف بە دادگاکانی سلێمانی ناکە، بە پێچەوانەی و یەکێتی ئاعتراف بە دادگاکانی هەولێر ناکەن، کەواتە پارتی موەسسەی قەزای فاسد کردووە. پارتی پەرلەمانی داخست لەبەر ئەوەی وتیان نابێ سەرۆکی هەرێم ماوەی درێژکرێتەوە. پارتی وەزیرەکانی گۆڕانی ناردەوە لەبەرەوەی گۆڕان بەشێک بە شێوەیەک لە شێوەکان معارض بوو. پارتی هیچ نەما لە کوردستانانەیە لەگەڵ شەریکەکە یەکێتی. ئیتر بەس پێم بڵێ ئەو ئەزمونە حکومڕانیی کە کردوێتی کوێی جوانە. موەسسەی سەحەمانە ئەوەتانە ئێستا ئاخرشت کە فەحسی نەخۆشیەکانی داوە بە کەرتی تایبەت کە دیسان بارگرانیەکە. ئەوە یەکەوە موچە بە شێوەیەکی جوانە دێ. ئەوە یەکەوە خەڵک لە ماڵی خۆیان ئەمین نییە. ئەوە یەکەوە گەنجەکانمان لەبەر دەسەڵاتی ئەم دوو هێزە ستەمکارە ڕۆیشتن لە ئیجە خنکان یا دەربەدەر بوون بە وڵاتانە. ئەوەندەی گەنجی کورد هەرێمی چۆڵ کردووە لەو وێرانەی کە عێراق ناوی ناوە عێراق، ئەوەندە گەنج وڵاتیان بەجێ نەهێشتووە. لەو غەزەیەی کە ئاگر بارانی تیاکری ئەوەنە خەڵک وڵاتەکەی بەجێنە. ئەوە لە ستەمی پارتی و یەکێتیە بۆ خەڵک. بۆیە لە 33 ساڵی حکومڕانیە من نابینم شتێکی جوانیان کردبێ. ئەوەیشی کە کراوە و ڕووکەشە وڵات بە بینای بەرز و بە عیماراتی 70 طبق و 60 طبق و با بڵێن ئەوەی کەوا پێوترێن ناتیحات السەحاب نابێ بە وڵات. چی پێش دەکەوێ وڵات بە سەروەری یاسا پێشەکەوێ، وڵات بە ڕێزگرتن لە ماف و کەرامەتی مرۆڤ، شەق لە مامۆسا هەڵدان. ئەوە بریتە لە جوانیەکانی پارتی. لێدان لە خۆپشاندەر بۆتە جوانیەکانی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە. بۆیە بەڕاستی من شتێکی جوان نابینم کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە. بۆیە ئینسافەکەی ئێمە ڕاستە، ڕەنگە بێئینسافین لەو ڕۆوە هەموو ئەوانەمان بە دنیا نەگەیاندووە. ڕەنگە بێئینسافیەکەی ئێمە ئەوە بوو بێ کاتێکەوە لە ساڵی 2005 کۆمەڵی دادگەری لە هیچ ئیتلافیەکان نەبوو، هەموو کورد بە ئیتلافێک دابەزی بوو، 75 کورسی هێنا. ڕەنگە بێئینسافیەکەی ئێمە ئەوە بوو بێ تەنها 2 کورسیمان بەدەستهێنا بۆ هەردوو کورسیەکەمان خستە لیستی کوردەوە بۆ ئەوەی دیفاع لە بەرژەوەندەکانی کوردستان بکە. ڕەنگە ئەوە بێکەوە لە ساڵی 2019 بە دڵسۆزی من نامم نار بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بۆ سەرۆک کۆماری ئەو کاتێکەوە پرۆسەی نەوت دڵنیابن لێتان وەرەگرنەوە بۆیە تا زووە معالەجەی بکەن. ڕەنگە بێئینسافیەکەی ئێمە ئەوە بوو بێ کە پارتی و یەکێتیش بە هەمان شێوە کە پارتی زیاتر تەحالوفیان لەگەڵ هێزە شیعیەکانە کرد، تەحالوفیان لەگەڵ هێزە سونیەکانە کرد لەبەر بەرژەوەندی خۆیان. ئێستاشی لەگەڵا بێ کۆمەڵی ئیسلامی تا ئێستا خاوەنی ئیتیفاقێک نییە، نە لە هیچ لەگەڵ هیچ هێزێکی سونی و نە لە هیچ هێزێکی. بێئینسافیەکەی ئێمە ڕەنگە ئەوە بێ کە ئێمە نەمانتوانیوە لەشکری بێگانە بێنینە سەر هەرێمی کوردستان، لەشکری هەموو وڵاتانی چواردەور تەراتێنەکەن بەدەستکێشی ئەو دوو حیزبە سیاسیە کە ئەوە ڕەنگە بێئینسافیەکەی ئێمە بێ. بێئینسافیەکەی مامۆستا ئەوەیەکەوە کاتێکەوە مالیکی لە ساڵی 2013 و 14 بە شێوەیەک لە شێوەکان تەعاملێکی هەندێک توندی کرد لە ناوموازنە، کەسیان جورئەتی ئەوەیان نەکردکەوە بەیان نامەی لادانی مالیکی بخوێنەوە. خودی مامۆستا عەلی باپیر ئەو نامەی خوێندەوە، ئەو بەیان نامەی خوێندەوە کە باجی زۆریشمان لەسەردا، بەڵام بێباک بووین لەوەی کەوا باز بدەین، چونکە ئەو ڕێگەیەمان بە ڕێگەی ڕاستە زانی و بە ئازادە نەمان نەزانی کە بڵین مالێکی تۆ تەسەڕوفاتت تەندروست نییە لەو مەرحەلە، بۆیە دەوای لادانیمانە کرد. کۆمەڵی دادگەری لەگەڵ برایانمان لە یەکگرتووی ئیسلامی ئێمە بووین بە ئاشکرا ئەو کاتەکە ئەمانزانی ڕۆژێک لە ڕۆژان مەسئلەی حەشت ئەبێتە گرفتێک بۆ عێراق، بۆیە دەنگمان پێنەدا. ئەوە بێئینسافی ئێمە بووە کە دیفاعمان لە پێشمەرگە کرد بە شایەتی ئەندامانی ئەوان توانیمان ژمارەی 100,000 پێشمەرگە بۆ کورد تەرخان بکەین، بەڵام دیسان ئەوان نەیان هێشت. بەڵام ئەوان هەم دەنگیاندا بە قانونی حەشت بە مساومە و بوون بە
یەکێک لە هاوپەیمانەکانی ئەوی هێزە سیاسیانەی کە گلەییان لێیان هەیە کە پێیان دەڵێن قوت بڕ. باشە بەس هەر سەبارەت بە پرسی موچە وەڵامی ڕۆژنامەوانی پارتی بۆ سەرۆکی کۆمەڵەوەی کە دەڵێ ئێوە ڕۆژێک بوێری و ئینسافیەوەتان نەبووە کە بڵێن کێ لە پشت بڕینی قوتی خەڵکەوەیە ینی مەبەستوێ بۆ بە بەغدا ناڵێن قوتی خەڵکی کوردستانتان بڕیوە ئێمە ئەڵێن بە بەغدا ئێمە بە بەغدا ماموتوە و لە هەموو بەرنمەیەکا وتومە ئەوانەی ئێرە چەند فاسدن ئەوانەی ئەوێژ ئەوەندە فاسدن بەڵام بڕینی موچە بە دەرەجەی ئەساسی خەتای حکوومەتی هەرێمە بۆیە ئینسافەکەی ئێمە لەوایە کە بە حەق بڵێن حەق بە ناحەق هەر ناحەق بڵێن بۆیە بڕینی موچە وەکو کاک ئوسامە جەمیل ئەڵێ مالکی بانگی کردینوتی لە ساحەفەتان بۆ زیادەکەم نەوت دەرمێنن چیتان ئەوێ بۆتانەکەم بەڵام واز بێنە لەو قەزیە بەڵام پارتی گوێ لە کەس ناگرێ لە کاتی خۆیان وتمان ئابووری سربەخۆ ڕام مەگەێنن چونکە تووشی گرفتمانەکە کۆمەڵی دادگەری ئێستەشی لەگەڵا بێ لە هەموو دەورەکانە تاکە یەکێک بۆ لە فراکسیۆنە ڕازگۆکان کە حقایقی بەغدای بۆ خەڵکو جەماوەر بەیان کردووە و حقایقی هەرێمی کوردستانیشی بەیان کردووە ئێمە نابینە بڵنگۆیەکی درۆ بۆ بازرگانیکردن بە قەومەچیەکانی هەرێمی کوردستانەوە لەژێر بەیداخی قەومەچێتیا بزنس و بازرگانی بکەن بۆ ئێمە نازانین کە ئەوان بەدەیان ملیارد دیناریان تەخشان و پەخشانە کرد و لە ڕێگەی بەغدا ئەیاندا بە هەدیە و ئەو وەفدانەی کە لە ناو پەرلەمان و لە ناو حکوومەتا بوون ئەیان هێنن بۆ شارەکانی خۆیان و بە کامل ڕەفاهیتی خۆیان ئەیان خەنە ڕابواردنەوە ئێمە ئەو ئینسافەمان هەیە کە بڵێن موچە و برینی موچەی فەرمانبەران ئێستەشی لەگەڵا بێ حکوومەتی هەرێم لێی برپرسیارە کە پارتی پشتی شێری بەرەکەوێت لەبەر ئەوەی کە نەوتیان سربەخۆ کرد کە نەوتیان سربەخۆ کرد کە نەوتیان ڕادەست نەکردن کاک حەکیم لە ساڵی 2024 بە پێی سەرچاوەی فەرمی دیلۆیت هەرێمی کوردستان 89 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە کوا داتاکە و کوا بەیاناتەکەی کوانێ داهاتەکەی ئەوە بێئینسافی ئێمە نییە کە ئەوانەتان لێ ناکەین بە قەزیەیەکی گەورە و لە ناو مەحافل ئاباسی بکەین ڕەنگە بێئینسافین لەوەی کەوا هەموو کەم و کوڕیەکانی ئێوەمان بۆ عالم ئاشکرا نەکردووە لە مەحافلی دەوریە ڕەنگە بێئینسافی ئێمە ئەوە بووی هەمووتانمان ڕاپێکی زیندان نەکردووە لە دادگاکان ئەسکاڵامان لەسەر تۆمان نەکردبن ڕەنگە ئەوە بێئینسافی کۆمەڵی دادگەری و کادرەکان و سەرکردەی کۆمەڵی دادگەری بێ ئەگینا کۆمەڵ بە ئینساف بووە هەمیشە پشتگیری نەتەوەکەی خۆی کردووە هەمیشە پشتگیری هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە بە ئێستەشی لەگەڵا بێ سەرجەم هێزە سیاسیەکان چ فراکسیۆنێ بە قەدەر فراکسیۆنە یەک لە دوایەکانی کۆمەڵ لە بەغدا دیفاعی کردووە لە ماف و قوتی خەڵکی کە لە ناو مەجای موازنە ئەو پشکانەی کە دیاری کراوە کێ بە قەدەر ئێمە و کێ سەبەبی ئەوە بۆ کەوا ئیلتیزامات لە ناو موازنانەکە بۆ ئەوی پشک نەیە بۆ هەرێمی کوردستان 108 ملیارد دلار هاتوۆتە هەرێمی کوردستان و فەرمو لەکوێ بەکارتان هێنا یا هەموویتان ناردە دەرەوە و کردتان بە ڤیلە لە ئەڵمانیا و لە سویسرا و لەکوێ لە ئەمریکا تەلار و کۆشکتان پێکڕی ئەوە تەنیا لەوا بێ ئینسافین کە هەموو ئەو فەزیحەتانەی پارتی وێکێتی کردویانە لە ناو مەحافلی دەولیە بەیانمان نەکردووە کە منەوە بە کەم و کوڕی ئەزانم باشە بەس خۆ لە ڕێگانیش کەمتان نەکردووە لە ڕاستیە ئەبوایە 100 ئەوەندەمان کردایە چونکە کەم و کوڕی ئەو دوو هێزە دەسەڵاتدارە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و ئەو زمانە زبرەیان بەرامبەر بە سەرۆکی کۆمەڵی دادگەری ینی هەموو هێڵێکی سووری تێپەڕانەوە باشە بینە سەر داواکاری مانگرتوان وەکو کۆمەڵی دادگەریش پشتگیری دەکەن تەوتینە و موچەی مانگی 12ەیە پێشتریش ئێوە هەر لە سەرەتایی دەچوونی بڕیاری دادگای فیدراڵی بە بەیاننامێکی فەرمی ڕاتانگەیان پێویستە بڕیارەکەی دادگای فیدراڵی وەکو خۆی تێبەجێکرێ کە تەوتینە ڕاستکەین داهاتی نەوتینانەوتیە میزان ڕاجعە لیستی موچە بەڕێکپێکی لە ڕاستیە ئەم بەشەی کە خەباتی مەدەنی ئەو برا جوامێرانەمان لەگەڵ ئەو خوشکە جوامێرانە ئەوە بوو کە مادەم هێزە سیاسیەکان ناتوانن ئەوە بکەن مادەم کەسێک نییە بێتە سەرخەت توانیان ئەو برایانە پەرلەمانی عراق بێنە سەرخەت و هاتن لە ناو خێمەکە بینینیان تەنیا مەسئلەی کاتە کاک حەکیم ئەگینا تەوتین ئەبێ جێبەجێ بکرێ داها دەبێت ڕادەست بکرێ میزانی مراجعە بێ تەقدیم بکرێ هەموو ئەمانەی لە ناو قەراراتی محکەمەی ئیتیحادیایە هەموو ئەوانەی تریشی کە لە ناو قانونی ئیدارەی مالیایە
هەمووی جێبەجێکرێ بەڵام پەیوەندی بەکات و هەیە پەیوەندی بە وەزع زروفی سیاسی ئێستا و دوڕۆژ هەیە پەیوەندی هەیە بەو ئاڵنگاریانەی کە ئێستا لە شەرقی ئەوسەد تا دروست بووە ئەگینا مەسەن داوایەکی ڕەوایە پێم بڵێن ئەو پەرلەمانتارانەی پارتی و یەکێتی بۆ موچەکان تەوتین کراوە لە TBI و لە بەغا و لە هەموو فەرعەکانی وەریەگرن هیچ کێشەیەک نییە بۆ وەزیرەکان کە تازە ئەسنەوە دەست بەکارە بن بۆ تەوتینی موچەیەوە بۆ سەرکردەی حیزبە سیاسیەکان بە پارتی دموکراتی کوردستانیشەوە لە کاتی خۆیان کە لە مەجلیسی حکوم بوون بۆ پارەی ئەوان و موچەی ئەوان تەوتین کراوە لە بانکە عێراقیەکان بۆ فەرمانبەرێکی ئاسایی گوناح ئەگەر پارەکەی تەوتین بکرێ لە بانکێکی ئیتیحادی کە ئەو بانکە بانکی حکومی وێ یعنی هەرێمی کوردستان کاتێکەوە زۆریان بۆ دێوتینیان بۆ دێڵێن ئێمە بەشێکین لە عێراق و ئەقلیمێکین سەر بە حکوومەتێکی فیدراڵین بەس بۆ مەسئلەی موچە ئەگەر شتێکی تیانە ئەگەر ڕازگۆن و ئەگەر گەندەڵیەک و فەسادێک لەژێر ئەم پەردە پۆشکردانیە بۆ ڕازی نابن بانکێکی فیدراڵی حکومی کە قابل بەوە نییە کە ئیفلاس بکە کە قابل بەوە نییە کە پارەمایە پوچی بەسەرابێت بۆ ڕازینین ئللا قەزەیەک لە پشتی ئەو هەیە ئەویش گەندەڵی و شاردنەوەی کۆمەڵێ ناوی وەهمی و دووبارە و بندیوارەکانیان بەڵام دەڵێن بانکەکانی عێراقیان سزایان لەسرە هیچ بانکێکی حکومی لەوەی کە ئەم ڕۆژ باز لەوە دەکرێت کە سزا درابن هیچ بانکێکی حکومی وەکو نەخێر تێدایە بانکی حکومی ئەو بانکانەی کە هەیەی حکوومەت حەوت بانکی هەیە لە هەشتا و ئەوەندە بانک بە بانک و بە فەرعەکانیوە ئەوانەی کە سزا دراون ئەو بانکانن کە ئەهلین تاوان خبرەکە ڕۆیتەرس بڵاوی کردوەوە هەرچەندە مانگێک پێش ئێستا پێم وایە من لە بەرنمەیەک لە بەرنمەکانە جانازم لەگەڵ جەنابتا بوو یا لەگەڵ هەر کەسێکی دیکا بووە فشارەکانی ئەمریکا بۆ سەر عێراق زیادی کردووە ئیشارەتیان داوە بە جۆرێک لە سزا کە کۆمەڵە سەرکردەی سیاسی سزا درێن و ناویان ئەخرێتە خەزانەی لیستی خەزانەی حکوومەتی ئەمریکیوە و مؤسسەی سۆمۆ ئەگەر بزانن تەلاعوب بە نەوتەکان نەوتی وڵاتی ترە فرۆشێ ئەوە احتیمالە حەزێکی جوزی بخەنە سەر نظامی سویفتی عالمی کە تعاملی دۆلارە لە نێوان بانکەکانەوە هەموو عملەیەکە گۆڕێتەوە ڕەنگە 77 بانکی عراقی تا ئێستا لە نظامی سویفتی عالمیان ڕەنگە حەزی جوزیان بخرێتە سەر ئەوە بەشێکە لەو ئیجراعاتانەی کە ئێستا ئەمڕۆ یام ئەمڕۆ بۆ بڵێ کۆبوونەوەکانیان کۆتایی هاتوو بانکی مرکزی لەگەڵ بانکی ڕزال بانکی ئەمریکی بانکی حکومی تێدانە بڵێ نانە هیچیان بانکی حکومینین هەموو ئەو بانکە ئەهلیانن کە بزنسەکەن بە دۆلارەوە باشە بە سەبارەت بە داواکاری تەوتین ئێوە خۆتان پشگیری دەکەن بە سەبارەت بە یەکێتیش کە بەڵێنی هەڵبژاردننی بوو تۆ یەکێتی بەداخەوە ڕاستی نەکرد لەو شعارەی کەوتی چونکە بە شعار و شعاری بانگەشە داوای تەوتینیان نەکرد بەڵام لەگەڵەوە لەگەڵ هەژماری منابوون و پشگیریانە کرد و جێگری سەرۆکی حکومە زۆر بە ئاشکراڵەوە پرۆژەی حکوومەتە بۆیە دوو ڕێیان هەبوو ڕێی حیزبیان یا ڕێی شەقام و انتخاباتیان جیاواز بوو لە ڕێی فەرمیەوەیان کە بەشداری حکوومەتەکە و تا ئێستش من ئەمڕۆ چوون بۆ بانکی TBI کە لە سلێمانیە وتم کارتی بانکەکەم تازە کردوتە وتی بانکی بیتاقی هەژماری من ئەوە بانکی TBI و بیتاقی هەژماری من و ئەو شتانە تەوزیعەکەنەوە یا لە بانکە ئەهلیەکان بۆیە یەکێتی بەداخەوە ڕازگۆ نەبوو لەگەڵ شعارەکانی خۆیان و من دڵنیام خەڵک ئەوەندە هۆشیارە لەو مەسەلایەکی تر بڕوا بە هەندێک هاش و هوشی سەر منەسەنەکە باشە بەس ئێمە لە بەردەم پێکێنانی حکوومەتیشین کابینەیدا بەڕێزت چی دەخوێنیتەوە بە ئاراستەی باش خراپ ئێستا پارتی ویکێتی وا بڕیارە بێ کۆپێکی بێن و باز دەکرێت ئێمە زووتر ماوەیەکی نزیکدا جێبەجێ بکرێت چاوەڕێی ئەوە ناکەین ئەو دوو هێزە حکوومەتێکی ڕەشید و حکوومەتێکی خزمەت گوزار پێک بێنن و ناتوانن تەجاوزی ئەو عقدە حیزبیە بن بۆیە ئێستا لەسەر خزمەتکردنی خەڵک پەکیان نەکەوتووە لەسەر پۆستەکان پەکیان کەوتووە کە یەکێتی کۆمەڵێک بانگەشەی کردووە لەو بانگەشانە باسی لەوە کردووە کە ئێڕوخێنن وا دیارە پیان نەڕووخا حکوومەتی خۆسەپێن کۆتایی پێدێنن وا دیارە کۆتایی پێ نەهات و ناتوان کۆتایی پێبێن بۆیە ئەگەر لەسەر پۆستەکان دیارە داوای سەرۆکی حکوومەتیانە کرد یاخود سەرۆکی هەرێم یەکێک لەو دوو پۆستە دیارە پارتی تا ئێستا سوورە لەسەرەوەی دوو پۆستەنەدا ئاخر پۆست کە هەیە سەرۆکی پەرلەمانە سەرۆکی پەرلەمان لە هەرێمی کوردستانە پۆستێکی سیادی نییە
چون بە دەلیلی ئەوەی پارتی دموکراتی کوردستان بوو ماوەی 2 ساڵ قوفڵیا لە دەرگاکەی و ماوەی 100 چەند ڕۆژ هەڵبژاردن کراوە نزیکەی 4 مانگە نزیکەی 120 ڕۆژ زیاترە کە هەڵبژاردن کراوە و تا ئێستا هیچ دەرچەیەک نییە بۆ پێگەێنانی پەرلەمان لەبەرەوەی یەکێتی تێبگا یا تێنەگا ئەگەر سەرۆکی پەرلەمانی هەبێ هەموو لە حزەیەک پارتی ئەتوانێت قوفڵ بار لە دەرگای پەرلەمان و سەرۆکی پەرلەمانەکە بنێرێتەوە یاخود دوو جێگری بۆ دائنێن بە هیچ شێوەیە سەرۆکی پەرلەمان ناتوانێت ممارسێ سەلاحیاتی خۆی بکە بۆیە سەرۆکی پەرلەمان نەپۆستی سیادیە لە هەرێمی کوردستانە و نەیەکێتی ئەتوانین لە ڕێگەیەوە خزمەت بکە بۆیە ئەگەر یەکێتی ئەو بابەتە وەکو جاران مشارەکە بکات لە حکوومەتە ئەوە ڕاستە یەکێتی بڕیاری خۆیەتی و سربەخۆیە لە بڕیاری خۆیان بەڵام ئەوە انتحاری سیاسیە زیانی دەکەن بەتەکی زیانی لێەکە چونکە خەڵکی ناو یەکێتی کە قسەیان لەگەڵاکەی بەشێکی زۆریان بەو ئاراستە دەنگیان داوە کە ئەو شعارانە جێبەجێ بکرێن پێتان وایە بڕیارەکەتان دروست بوو لەبارەی بایکۆتی پەرلەمان ئەو کە 3 مانگە بڵین نزیکە 4 مانگە هەڵبژاردن کراوە لە 2/12 پەرلەمانتاران سوێندی یاسایان خواردووە بەڵام پەرلەمان نەکەوتۆتە سەر پێ یانی ئەگەر خەڵکێکی بە ئینسافە بێ هەر ماوەی ئەو 4 مانگەی کە پەرلەمان پێک نەهێنراوە ئەزانێ بڕیارەکەی کۆمەڵ بڕیارێکی تەندروست بووە و نەبووەتە شاهیدی زۆر لەسەر ئەو پەرلەمانە دیزاین کراوە لە فەرزێکا کە پەرلەمان پێک بێ دەتوانێت چی بکە بنەگە زۆری لای پارتیویکێتی بێ ینی توانێت کەکان جێبەجێ بکە خۆی چاودێری حکوومەت چاودێری حکوومەت ئەکرا لە کاتێکە ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی تۆکمەمان هەبوایە بە بڕوای من ئێستا ئۆپۆزیسیۆنمان نەک تۆکمە نیە ئۆپۆزیسیۆنێکی زۆر شپرس هەیە ئۆپۆزیسیۆنێکی زۆر بە ڕوئیا هەیە ئۆپۆزیسیۆنێکی پارچە پارچەکراو هەیە و هەندێکیان بەکارهێنن بۆ دژایەتیکردنی هەندێکی دیکان بۆیە لە ئێستادا کۆمەڵ بڕیاری ئۆپۆزیسیۆنی مجتەمع کۆمەڵایەتی داوە کە خۆپشاندان و ئاعتیسامات و بەشداری لە مانگرتن و خۆپشاندانە ئەمەی کردووە و ڕاگەیاندنەکانی خستووە سەر ئەوەی کەوە ئەو ڕوونکردنەوانەی کە پێویستە بۆ خەڵک بدرێ و جەماوەر هۆشیار بکرێتەوە کۆمەڵی دادگەری بڕیاری لەوە داوە و ناچێتە نە حکوومەتێکی تەزویر و دیزاین کراو نە پەرلەمانێکی تەزویر و دیزاین کراوە بۆیە پەرلەمان کاتێک قووەی پەرلەمانیە بێ کە دەنگەکان ڕاستەقینە بن کورسیەکان ڕاستەقینە بن حکوومەت کاتێک حکوومەتی خزمەت گوزاریە بێ کە هەر هێزێکی سیاسی کە بەشداری ئەکا ئەجندای خۆی جێبەجێکە نەک ببێتە بەشێک لە ئەجندای پارتی دموکراتی کوردستان کە بە بڕوای من لە ئەو نۆکابینەی پێشووە هەر هێزێکی سیاسی بە کۆمەڵی دادگەریشۆ بەشداریان لە حکوومەت کردبێ بوونەتە بەشێک لە ئەجندای پارتی دموکراتی کوردستان بۆیە هەر هێزێکی سیاسی ئەوێ احترامی خۆی بگرێ و احترامی ئەندامانی بگرێ و احترامی دەنگدەرانی بگرێ ناچێتە حکوومەتێک و کە پارتی کولفی کولی ئەو حکوومەتە باش تقریبا حوت خولەکێکمان ماوە بینی سەر عێراق باز دەوکەی ڕێکەوتنێک کرابێ پێ دوایە ئەوکو خۆی جێبەجێ بکرێ موچەی مانگیە کات 958 ملیار بەڵێن ئەمجار لیستی موچە جێگیر دەبێ وەجارێ بڵێن دامەزراندن سەرموچە ئەوانە وەستاون و دەبێ هەرێم داهاتی مانگێکیش تەسلیم کرد 51 ملیار دەبێ نەوتیش تەسلیم کەس نێچوومە بارزانانی ئەمڕۆ قسەی کردو لە پێشبینی دەکەن مانگی داهات و مانگی سێ ئەو نەوتەی بە تەنکەر ئەڕوا بەم لاولا ئەوە چۆن تەسلیمەکەن تەنکەرەکان نێرن بۆ بەغدا کاک حەکیم ئەمە یەکەم جار نییە هەرێمی کوردستان اتفاق لەگەڵ بەغدا بکە لە 2012 من اتفاقەکەم لایە لە 2015 اتفاقەکەم بە چاوی خۆم دیوە لە 2007 کرا لە 2021 لە هەموو موازنەکانە جۆرێک لە اتفاقیە کرێ بەڵام خاڵی ئەساسی ئەوەی کە پابند نابێ هەرێمی کوردستانە بەڕاستی جاوە پەیجە سێبەرەکانی پارتی چیمان لەبارەوەڵێن بابیڵێن بۆیە تەوقع ناکەم ئەم ئیتفاقی کە کراوە وەکو خۆی جێبەجێ بکرێ هەرێم ئیلا لاساریەکی هەیە و قەزەیەکە هەر ئەوەی کەوا لە داهاتی ناوخۆ قەراری محکمەی اتحادیە جەمیع الإیرادات قانونی ئیدارەی مالی مادەی 27 دەڵێ هەموو لە ساسەی ئیرادات بەرحاڵ کە 51 ملیار خۆیان بەڵێ سەر پێی میزانی مراجعە بووی 395 ملیار بووە مانگانە لە ساڵی ڕابردوو بەڵێ 395 ملیار بوو کەوا ئەمان 50 ئەوە ملیاریان نردووە ئەمەش کەوتوتە سەر ئەو مزایدەی یا ئەو مجاملەی کە سوودانیەیە کا بەرامبەر بە
پارتی دیموکراتی کوردستان چونکە چاوەڕێەوە کاکە بێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆیە من تەوقعەکەم بەنسبەت دامەزان و وەسانی ئەوانە کاک حەکیم شتێک هەیە ئێمە لە زووە باسمان لەوە کرد کە تعینات ئەبێ لە موازنەی موحدی هەموو عێراقا دیاری بکرێ بۆ چونکە تەخسیساتی مالی لەناو موازنەی اتحادیە دەبێت پارەی بۆ دابنرێ لەناو یاسای پارەی بۆ دابنرێ مەسەڵەن ئەمساڵ 100,000 فەرمانبەر دامەزرێ ئەو فەرمانبەرانە ئەبێت تەخسیسی ئەو موچیان لە موازنەی اتحادیە بکرێ ئەگەر نا ئەوە بەبێ تەخسیس ئەمێننەوە بۆیە گرفتێکی گەورەیە بۆیە ئەو ژمارەی کە ئێستا هەیە ژمارەی مۆزەفین کە نزیکە بێتەوە لە 4 ملیۆن و هەر حەسف و ئیستحداسێکە بێ ئەبێت لە ڕێگەی موازنەی اتحادیەوە بکرێ بۆیە ئەو پلانەی کە هەیە چونکە تەنها یەک پلە کە بەرزە بێتەوە تەخسیساتی مالیەکەی گۆڕێ بۆیە عادەتەن وەزارەتی مالیە 2 تریلیۆن دینار زیادە دائەنێ بۆ ئەو تەرفیعاتانەی ئەو ساڵە بەڵام بەنسبەت پلەی تازەوە ئیستحداداتی تازەوە مەسەن مدیر عام و ئەوانە ئەوەی کە هەیە تاوەکو ئەو پلەیە مەسەن پلەی مدیر عامێکمان هەیە لە وەزارەتێک لە وەزارەتەکان تا ئەو پلەیە شاغیر نەبێ حکوومەتی هەرێم ناتوانێت پلەیەکی تازە بۆ ئەوێ ئیزافە بکە چونکە تەخسیسی مالی نییە و شوێن نییە بۆیە ڕەنگە چەند کەسێک مؤهل بن پلەکان بگاتە ئەوەی ببنە مدیر عام بەڵام لەبەرەوەی شوێن نییە شاغیر نییە هەروەکو خۆیان ئەمێنەوە تاوەکو ئەو کاتەی حەسف و ئیستحداز دروست باشە بەسەبارەت بە هاوتاکنی موچەی خانێکیان دەبێت ژۆک خۆی جێوەزەکە بەرارەکەی دادگای فیدراڵی دادگای فیدراڵی زۆر وازەحە لەوەی کەوا بێ موچەی خانشێنان هاوتا بکرێ بەڵام هەندێک گرفت هەیە کە من نامەوێت ئێستا قسەی لەسەر بکەم ئایا ئیستیقطاعی تەقاعودی کە لە فەرمانبەرانی هەرێم وەرگیراوە کاتی خۆی سندوقی تەقاعودی موحدی عراقی دەوای ئەوەیە کایانە ڕەنگە بڵێن موچەکان هەر لەسەر پشکی هەرێم بێ لە چوارچێوی پشکی هەرێم ڕەنگە لەسەر ئەوە بێت چونکە ئەوە مشکلەیە محکەمەی اتحادی فریای حکوومەتی هەرێم کەوت کاتی خۆی من ئەوە متکەوە فعلەن محکەمەی اتحادی فریای حکوومەت بەس حکوومەتی هەرێم لەبەرەوەی پێک دێت لەو دوو هێزە و ئەو دوو هێزە گوێ لە قسەی عەقڵ و بیر و هۆش ناگرن ئەسڵ نەسیحەت نایانگرێتەوە نەک وەری ناگرن هەر نایانگرێتەوە ئەو هێزە سیاسیانە بە تایبەتی پارتی وەکو ئەو ماڵەی لێ هاتووە کەپری بۆ بکەیت و کەپری سووتێنی هەروەکو یەکسەیرێکە باشە سەبارەت بە پێدوای موچە هاوتایی بەغدا بکرێت لەبارەی پلەی وەزیفی ئەوە سیستەمێکە ئێستا پرۆژەکە وەکو پێشنیار چۆتە بەردەست سوودانی کە دەپلە هەیە لە عێراقا کە باسەکەن ئەڵەن پلەکانیان کردو بە دەخۆی هەر دەپلە هەیە لە عێراقا بۆ وەزیفە لە پلەی دەوە دەست پێەکە هەتا پلەی یەک اینجا دوایی وەکیل وەزیر و مستەشار كابنا مدير عام درجة ألف ومدير عام درجة باء أو يتري مدير عام كيه مدير عام درجة ألف وهو وكيل وزير مستشار أم بلانا ببي قضية قبل موشان ودياري كريه كالسر أساسي سلي مستهلك لولاتك لعراق مدير عامك لبصرة بشنجي أبي همان مدير عام لسليماني ولهولير بهمان باربجي أوش كأوتريت بلاكان زور كما كريتو طبعا وانا اسمي كان يعني كما كريتو كم كراوه طبعا بريالي كان جمهوري وزيراني عراقي ل 2015 ابي القانون كاك حشيم ابي القانون اصلا قانون كغوا رغيدا به او بريالي جمهوري وزيراني عراق ل 2015 درت شو دله بلايكو دوسي متشبنا رتيان كم كلا برامبر دا بلا هشت و 9 ده خوي قرارك متشبنا رتيان قانوني 22 سالي 2008 هي ابي ام قانون بكريت قانوني كي سرتاسري او انجمني وزيران كبريالي لسرداوه لناو قانونك عليه لحالتي تضخمه بله اتواني هندك حسف اضافه بك بلام كاتك كوا اسمي كيدا بزينه مخصصاتك زياده بويا ابي لسر اساسي سلي مستهلك به ابي لناو برلمان او قانون يا بقور تعديل بكره يا قانونك تازه شوني او قانون بقريته بله سپاس دەکەین مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ